هەڵەبجە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی بۆ سەرۆکی کۆمەڵەی قوربانیانی هەڵەبجە بەڕێوە قوربانیانی کیمیاباران بەڕێوە دەچێت ڕاستەوخۆ دەچین لای کۆنگرەکە. بڕیای دەسەدادانی بۆ دەرچووە کە هاوتای سەدام حسێن و یەکێکی تر لە حسێن ڕەشید تکریتی بووە، بەڵام بەداخەوە ئێستا هەوڵێکی بۆ ڕزگارکردنی بۆیە داواکارین لەسەر جەملانە سیاسیەکان لە بەرپرسانی هەرێمی کوردستان چیتر خوێنی قوربانیانی هەرێمی کوردستان نەکەنە قوربانی سراعە سیاسیەکانی عێراق و ئەمە تاوانبارن دەبێت بڕیای دادگان بەسەرا جێبەجێ بکرێ و بەردانی ئەوان ونکردنی کەیسەکانی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە. سپاس بە هەموو لایشتا. دیارە ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی سەرجەم قوربانیانی هەرێمی کوردستان لە بارزان لە گەرمیان ئەمڕۆ هەڵوێستێکی خۆمان ڕاک دەگەێنین و تەمەناکەین بەرپرسانی عێراقی و هەرێمی کوردستان بەدەم داواکاریەکەمانەوە بێن بتوانن ئەم تاوانبارانە بە سزای خۆیان بگێنن و لە هەمان کات ئەگەر بێت ئێمە ئەو ڕێکخراوانە دانیشتنەکەین و ئەو کات دەتوانین هەڵوێستی خۆمان ڕاگەێنین و توانم بڵێم ئەو کاتە بڕیاری یەکلاکەرەوە ئەدەین لەسەر هەر بڕیارێک کە ئەو لیژنەیدا. دیارە ئەو سونەکانی عێراقن دەیانەوێت بیکەنە مەرج بەسەر بەرپرسانی عێراقی بۆ گرتنەوەی مووسڵ. یەکێک لە داواکاریەکانیان بەردانی ئەو تاوانبارانەیە کە لە کەیسەکانی ئەنفال بەشدار بوون بەرامبەر بەگەلی کورد. ئێمە چاوەڕێوەمانە کرد هەموو ئەو تاوانبارانەی کە دەستیانە بۆ لە ئەنفالکردنی گەلی کورد بە سزای خۆیان بگەن کە چی ئێستا بینین ئەوانەی کە کەسی سەرەکی بوون ئەوان بەرەبێت دیارە کاتێک ئەوان بەربێ ئەمانیشە بنە توان بڵێم ناو شایەکەی ئەوانە بۆیە تەمەناکەین بە سزاگەیاندنی ئەوان ڕێگە خۆشکەر بێ بۆ بە سزاگەیاندنی ئەوانی تریش. دەست خۆش.